لە سلێمانی سیروانی نوێ لە یاریگای خۆی میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. یاریزانانی هەردوولا لە نیوەی یەکەم ئاسیان لە یەکتر نزیک بوو، کەس لە کەس باشتر نەبوو. هەردوولا چەند جارێک مەترسیان خستە سەر گۆڵی یەکتر. یاریزانانی وەلی کەریم چاویان لەوە بوو چوارەم برنەوە لە سەریەک بەدەستبێنن و سێ خاڵی دیکە بۆ پێشمەرگەی سلێمانی ببەنەوە، بەڵام بە درێژای نیوەی یەکەم تۆڕی گۆڵی هەردوولا بە خاوێنی مایەوە. یاریزانانی هەردوولا بە یەکسانبوون گەڕانەوە ژووری جلگۆڕین. لە نیوەی دووەم هەمان سیناریۆی نیوەی یەکەم دووبارە بووەوە. هەردوولا هێرشیان دەبردە سەر گۆڵی یەکتری، بەڵام ئەحمەد بەشاری گۆڵپارێزی پێشمەرگەی سلێمانی و مستەفا تاریقی گۆڵپارێزی سیروانی نوێ لە یاریەکە باڵا دەست بوون. تاوەکو کۆتایی یاریەکە نەیان هێشت تۆڕی گۆڵەکەیان بەهەژێت. پێشمەرگەی سلێمانی دوای سێ برنەوەی لە سەریەک لە قۆناغی دووەم تووشی یەکەم یەکسانبوون بوو. سیروانی نوێش لە یاریگای خۆی دوو خاڵی لەدەستدا. ئەنجام نەتیجەیەکی باشمان بەدەستێنا، ئەم یاریێکی باشمان ئەنجامدا و تۆ سیروانی شەکێکە لە فێرقە بەهێزەکان کە لە مەنافەسە یەکەم و دووەمیایە، هەروەها بەڕاستی ساحەکەیش یعنی یارمەتی دەرنەبوو، نەبوو ئێمە و نەبوو ئەوانیش. بە حکمی جەوەکە خۆشوتمان یاریەکە لێراکەین بە سەراحەتەن یاریگاکە نەخزمەتی ئێمەی کرد، نەخزمەتی وانی کرد، هەم لە ڕووی فەنیەوە هەم لە ڕووی ینی یاریێکی زۆر سارد و سڕ و لەگەڵیشا کە هاندەریتیانە بوو ئەوەی تر یاریەکە سارد و سڕ بوو. پێشمەرگەی سلێمانی بەم یەکسانبوونا بووە خاوەنی 17 خاڵ و هاتە پلەی نوێمی ڕیزبەندی. سیروانی نوێش دوای لە دەستدانی دوو خاڵ دابەزیە پلەی چوارەم و 25 خاڵی هەیە.